ئەو پیاوە لەو گەرماوخانەیە لە قاهیرە بەڕۆن پشتی کەسەکە دادەماڵێت تێکەڵاوێک لە مارەکانی جۆری پایتۆن یان دەوری 28 جۆر لەو مارانەی بێژەهرن لە ماوەی 30 خولەکدا بەکاردێنێت کە دەبێتە هۆی بزواندن و باشتر کارکردنی لەش بۆ ئەوانەی داوای کەمبوونەوەی ئازار دەکەن. خاوەنی ئەو گەرماوخانەیە و مشتریەکان دەڵێن ئەو ماساژ و داماڵینە وا دەکات بڕوا بەخۆیان بەرز بێتەوە و هەست بە حەسانەوەی باش بکەن لەبەرەوەی مارەکان لەسەر پێستی لەشیان هەستێکی نائاسایی بەوان دەبەخشێت. التعبين هو نوع من انواع المساج. بەکارهێنانی مار جۆرێکە لە داماڵینەوە دوو ئەنجامی هەیە: جەستەیی و هەستیاری. ئامانجی جەستەیی باشکردنی گەڕانی خوێن و بزواندنی مێشکە. ئامانجەکەی تر ئەوەیە ئیندۆرفینز بڵاو دەکاتەوە کە یارمەتی بە هۆرمۆن دەکات و کە متمانەیی بەرزبهێنن و سیستەمی بەرگری بەهێز دەکات. دیازین لە ڕێگای گەڕان لەسەر سۆشیال میدیا زانی کە ئەو جۆرە خزمەتە هەیە و دەست بەجێ ئامادە بوو بە تاقی بکاتەوە. دوای ئەوەی مارەکان لەسەر پشتم دانران هەستم بە حەسانەوە و گەنجبوونەوە کرد. سەرەتا دەترسام مار لەسەر لەشم بێت، بەڵام ترس و دڵەڕاوکەی کەم بوویەوە. تاقیکردنەوەکە هەستی ئارامیش پێبەخشیم کاتێک مارەکان بەسەر پشتمەوە دەڕۆیشتن بڕوا بەخۆبوونی منیان زیاد کرد. خاوەنەکە دەڵێت لە پێشدا بۆ گەلێک خەڵک جێگای سەر سوورمان بوو کە بۆ ئەو چارەسەریە مارە بەکاردێنن. الجلسة في الأول كان لە سەرەتا کە ئەو چارەسەرەمان دەست پێ کرد خەڵکێکی زۆر دەترسان و دەیانگوت چۆن دەتوانی مار بەکاربهێنی. بەڵام کاتێک دەستم پێ کرد لایەنە باشەکانی مەساژی مارمان بۆ ڕوونکردنەوە پاشان خەڵکێکی زۆر پەسەندیان کرد و بەتایبەتی ئەوانەی کە لە مار دەترسن. هەروەها خاوەنی ئەو گەرماخانەیە دەڵێت ماساژدان لە ڕێگای ئەو مارانە سەلماندوویەتی ژانی دەمارەکان و جومگە کەم دەکاتەوە، لە دەمێکدا گەڕانی خوێنی لەش باشتر دەکات و مادەی ئەندرۆپین لە لەشدا بڵاو دەکاتەوە. ابتدينا عرفنا دلوقتي ان في مصر دەزانی لە مسر 35 مار هەن کە حوتیان ژەهردارن، بەڵام ئەوانی دیکەوان نین، هیچ ژارێکیشان نییە. لەگەڵ ئەوانەی کە بێژارن کار دەکەین و مارەکە کە دەگاتە کۆتایی ژیانی. ماوەی 4 ڕۆژ چەوریەکەی لە نێو خوێ و ئاو دادەنین و دواتر وەک ڕۆن بەکاری دەهێنین. هەروەها ئەو خاوەنە جەختیش دەکاتەوە کە ئەو چارەسەریان نابێت لە جیاتی چارەسەری ئاسایی پزیشکی یان سەردانەکانی بۆ لای دوکتور بەکاربهێنرێت.